باش؟ ئێستێمە وانەیە کوێنوێ دەخوێنین کە چاوگە سەرەتا پێناسی چاوک دەکەین. چاوگ وشەیەکە کە ناکەوێتە پاڵ کەسێک یا خوشتێک و کاتیشی تێدانێ و بە پیچن و کۆتایی دێت. ئاگادار بن دووبارەی دەکەمەوە. چاوگ وشەیەکە کە ناکەوێتە پاڵ کەسێک یا خوشتێک و کاتیشی تێدانێ و بە پیچن و کۆتایی دێت. کێ بۆمان دووبارە دەکاتەوە؟ ئەیمان. چاوگ وشەیەکە ناکەوێتە پاڵ کەسێک یا خوشتێک لە کۆتاییەکەش بە پیچن و کۆتایی دێت. دەستخۆش. چاوگ وشەیەکە کە ناکرێتە پاڵ کەسێک یا خوشتێک وە کاتیش تێدانە بە پیتی نوێنش کۆتایی دێت. دەستخۆش. ئێستامە دێن جۆرەکانی چاوگ جیا دەکەینەوە. لە زمانی کوردیدا 5 جۆر چاوگمان هەیە: چاوگی ئەلفی، چاوگی یائی، چاوگی تائی، چاوگی داوی، چاوگی واوی. ئێستامە چۆن وشەکان جیا بکەینەوە کە چاوگی ئەلفیە لە پێش نوونەکە بزوێنی درێژمان هەیە. ئەوە بۆ دەیناسینەوە کە چاوگی ئەلفیە. لە چاوگی یائی لە پێش نوونەکە ییمان هەیە کەواتە چاوگی یائیە. چاوگی تائی لە پێش نوونەکە تئمان هەیە. لە پێش نوونەکە دئمان هەیە. ئەوە چاوگی دالیە. لە چاوگی واویش لە پێش نوونەکە ومان هەیە. چاوگی واویە. چاوگی ئەلفی وەکو هێنان ئەگەر نوونەکەی لابێ ئامان هەیە کاتۆ چاوگی ئەلفیە. دەستخۆش. ڕەسم. بزانین کە بەخشین چاوگی یائیە؟ ئەگەر نوونەکەی لابێن یا دەمێتەوەی کەواتە چاوگی یائیە. دەستخۆش. شوشتنمان هەیە ئەگەر نوونەکەی لابین تا دەمێتەوەی کەواتە چاوگی تائیە. ناردمان هەیە ئەگەر نوونەکەی لابین دا دەمێتەوە کەواتە چاوگی دالیە. لێرە گرونمان هەیە ئەگەر نوونەکەی لابین واو دەمێتەوە کەواتە چاوگی واوی. دەستخۆش. لە چاوگی ئەلفی شکانمان هەیە ئەگەر نوونەکەی لابێ ئامانمان دوای چاوگی ئەلفیە. دەین پیچنوونی چاوگ جیا دەکەینەوە. ئەمە جوانمان هەیە لەگەڵ سووتان. با بزانین جوان نوونەکەی چاوگە یا خودنا. جوان ئەگەر نوونەکە لابێت جوا دەمینێتەوە. ئەمانە هەیە کەواتە ئەوە نوونەکەی هی خۆیەتی چاوگ نییە. سووتانمان هەیە ئەگەر نوونەکە لابین سوتا دەمێنێتەوە. مانای هەیە کەواتە ئەوە نوونەکەی چاوگە. سوپاس بۆ گوێگرتتان. هیوادارم سووتان لێوەرگرت بێت.